هاوڕانم کاتتان باش دێمەوە خزمەتتان بەڕاستیش زۆر بە جۆش و خڕۆشەوە چاودێری هەڵبژاردنەکانی ئەم جارەی تورکیا دەکەم. یعنی لەو هەڵبژاردنانەدا ئیتر بەتەنیا یەک ئەنجام هەیە، دوو ئەنجام نابن. ئەو ئەنجامەش ئەوەیە ئایا ڕژێمێکی دیکتاتۆر و فاشیست کە لە ئایندەدا ئەگەر جارێکی تر لە هەڵبژاردن بباتەوە هەموو شتێک بە تالیبان دەکا ویانیش دەرگای نوێ لە بەرامبەر تورکیا دەکرێنەوە. پاڵێوراوی سەرۆک کۆماری تورکیا کەمال کڵژدار ئۆغڵو لە دوو ڕۆژی ڕابردوودا لە دوسێ ڕۆژی ڕابردوودا دوو ڤیددیۆی زۆر گرنگی پەخشکردن لە مێژووی تورکیادا. هیچ کەسێک هیچ بە تایبەتی بەر لە هەڵبژاردن هیچ کەسێک ئەم شتەی نەکردووە. ڤیددیۆ یەکەمی لەسەر کوردەکان بوو، یعنی بەڕاشکاوانە بە ئاشکرا ئیتر پەیامی خۆی دەربارەی کێشەی کورد ڕاگەیاند و لەوێدا ئیتر قسە و باسی هەموو ئەو کوردانەی ئەڵێن کە کەمال کڵژدار ئۆغڵو هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەردۆغان هەمووی فرێدا ناو ڕووبارەوە کردی بە تۆز و با ئیتر دوای ئەوە هیچ دەنگێک دەرناکەوێ لەو کوردانەی کە دەیان هەوێ ئەردۆغان لەسەر دەسەڵات بمینێتەوە. مەبەستم کێیە دەزانن پێویست بە وردەکاری ناکات. ڤیددیۆی دووەمی کەمال کڵژدار ئۆغڵو جاری یەکەم دیسا لە مێژنەک نەوەک لە مێژووی کۆماری تورکیادا لە مێژووی هەموو عوسمانیدا جاری یەکەمە کەسێک بە ئاشکرا ناسنامەی خۆی ڕابگەینێ واتە بە ناسنامەی عەلەوی واتە شیعە بڵێ من دەمەوێ ببمە سەرۆک کۆماری تورکیا. لە ڤیددیۆی دووەمینیدا ئیتر کەمال کڵژدار ئۆغڵو کە تاوەکو ئێستا ناسنامەی خۆی شاردبووە بە ئاشکرا ئەمەی ڕاگەیان گوتی کەسێک کە پاک و خاوێن بێ، دز نەبێ، خوێنەوار بێ، زانا بێ، بەعاقڵ بێ، عەلەوی بێ یان عەلەوی نەبێ ئەتوانی خزمەتی تورکیا بکە و ببێتە سەرۆک کۆمار و هەموو پێک هاتەکانی تورکیا نزیکی یەکتر بکاتەوە. یعنی ئەمە بەڕاستی زۆر گرنگە. کەمال کڵژدار ئۆغڵو پێدەچێت سیاسیەکی زۆرزان بێ کە چەندین ساڵە زۆر بە خشکەیی کار بۆ ئەو ڕۆژە دەکا. یعنی چەندین ساڵە دیارە دەیان ساڵە 15 ساڵە کار بۆ ئەو ڕۆژە دەکا. لە سەرەتاوە بە هیچ شێوەیەک ناسنامەی ئەتنیکی و مەزهەبی شەخصی خۆی ئاشکرا نەکرد، بەڵام لەناو حیزبەکەیدا پاکسازیەکی زۆر گەورەی ساز کرد. ئەوانەی کە لە بەرامبەر گۆڕانکاری ئاستەنگ بوون واتە دزەکان، گەندەڵەکان، ئەوانەی لەگەڵ دەوڵەتی شاراوەدا کار دەکەن، لەگەڵ دەوڵەتی چەتە کار دەکەن، ئەوانەی هەموو بەلاوەناون و تەسفیەی کردن. لە قۆناغی دووەمدا هەڵسا ئیتر لەگەڵ کوردەکان پەیوەندێکی باشی ساز کرد. لە قۆناغی سێمیندا هەڵسا ئیتر ئیسلامی سیاسی پارچە کرد. یعنی تەماشاکەن شتێکی بچووک نییە بەڕاستی. ئەوانەی ئێستاکە ئەو 6 حیزبەی لەگەڵ کەمال کڵژدار ئۆغڵوونە لەکوێ هاتوونە؟ عەلی بابەجان لەکوێ هات؟ داود ئۆغڵو لەکوێ هات؟ خۆ داود ئۆغڵو ئێستا کەش لەسەر مێزی ئیستیخباراتەکانی ئەوروپادا ناوی داود ئۆغڵو لە تەنشت ئیسلامیە سیاسی ڕادیکاڵەکان دێنن. یعنی چونکە دەستی تێوەگڵا بوو لەو بابەتانەدا. پاشان ئەو حیزبەی کە ئەردۆغان لێی هاتۆتە دەرەوە، حیزبی کەرەم ئۆغڵو، ئەمانە هەموویان لە دەوروبەری خۆی کۆکردنەوە لە ئاک پارتی جوداکردنەوە. ئەمە زۆر گرنگە. بەڵام من لێرەدا باس لە شتێکی دیکە دەکەم. مەبەستی ئەو بەرنامەیەم بە تەنیا هەڵبژاردنەکانی تورکیا نیە. مەبەستم ئەوەیە کە لە بۆتان بسەلمێنم ئیخوان موسلیمین و یانیش ئیسلامی سیاسی چەند مەترسیدار و چەند سەختەکارە. سەختەکاریەکە لە چیدایە؟ لەوەدایە کە هەر دوێنێ کەسێک هەیە بە ناوی ئیبراهیم قەرەگوول. ئەو ئیبراهیم قەرەگوولە
کاتی خۆی یعنی وابزانم هەتا ساڵێک پێش ئێستاش مدیری بەڕێوەبەری گشتی ڕۆژنامەی یەنی شەفەقی تورکی بوو. ڕۆژنامەی یەنی شەفەق ڕۆژنامەیەکی ئیدۆلۆژی و ستراتیزی ئەردۆغانە، بەڵام لە هەمان کاتدا یعنی هەموو مهندسایەتی بۆ هەموو ئیخوان المسلمین و ئیسلامی سیاسی دەکرد لە دنیا، حتا بۆ تالیبان، یعنی ڕێگای نیشان دەدا. ڕۆژنامەیەکی وا بووە ڕێگای نیشانی مسر دەدا کە چۆن لەوێ ئیخوان المسلمین سەرکەوێ و دەستوری بنچینەی بگۆڕێ. ئیتر سەری مرسیان خوارد لە تونس، ئیتر بەردەوام ڕێنمایی حیزب نەهضەیان دەدا و دوایی تەماشامان کرد چیان بەسەر غەنووشی هێنا. ئیتر وایان کرد کە غەنووشی بەتەنیا لە ماوەی چەند ساڵێکدا 11,000 کچی خوار 20 ساڵی پێشکەشی داعش بکە بۆ ئەوەی جیهادی نیکاح بکەن. ئەمە ئیخوان مسلمینە. ئەو ئیبراهیم قەڕەگولە ئێستاکەش یەکێکە لە نووسەرانی دەوروبەری ئەردۆغان لەسەر سیاسەتی دەرەوەش زۆر شت دەنووسێ. لە تویتی دوێنێدا بە ئاشکرا بانگەوازی ئاراستەی ئەردۆغان دەکا بۆ ئەوەی کودەتا بکە. هۆکاری بانگەوازیکردنەکەشی ئەوەیە ئاڵێتن کەڵشدار ئۆغڵو دەی هەوێ لەگەڵ کوردەکان لەگەڵ عەلەویەکان دەسەڵاتی کەمینەکان ساز بکە. یعنی بزانە دەسەڵاتی کەمینەکان مەبەستی چیە؟ مەبەستی دەسەڵاتی عەلەویە. یعنی عەلەویەکان دەیانەوێ دەسەڵات لە دەست سونیەکان دەربێن و دەسەڵات حکوومەتێکی یانی دەوڵەتێکی عەلەوی ساز بکە. باجارێ بینە سەر سەختەکاریەکانی ناسیۆنالیزمی تورکی دەربارەی عەلەوی بوون و سونی بوون و حتا یەهودی بوون. هەمووتان کەم تا زۆر ئەوانەی مێژوو شارەزان و یانیش بیستویانە خۆمان دەزانین سەلجوقیەکان باپیرە گەورەی عوسمانیەکانە. سەلجوقیەکان لە سەردەمی خۆیاندا یعنی کاتێک پێشەوەی بێنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر دەریای خەزەر لەسەر بەحری خەزەر یەکەمین جار دەوڵەتێک دروست دەکەن و ئەو دەوڵەتە لەلایەن سەلجوقەوە ڕنگ بێ بەڕێوە نەبرێ، بەڵام سەلجوق سەرفەرماندەی یەکەمی سەربازی ئەو دەوڵەتەیە و دەوڵەتیش ئەو کاتە چێ سەرفەرماندەر بوو لەبەر لەژێر دەستی ئەودایە. تەماشاکەن ناوی چوار کوڕەکەی سەلجوقتان بۆ باز بکەم. یەک کوڕی گەورەی ئیسرائیل، کوڕی دووەمی ئیسرافی، کوڕی سێمی ناوی موسایە و کوڕی چوارەمی ناوی تۆڕوڵە. ئەو چوار ناوانە هەر چوار ناوی یەهودی و دیارە پەرتوو کەمنین ئەوانەی پەرتووکەکانی ئەحمەد دەنیزیان خوێندۆتەوە کە باس لە مردنی بە ناوی وابزانم مردنی نیزام المڵک ئەگەر تەرجمەی کوردی بکەمەوە لەوێدا باس دەکا کە ئاینی سەلجوقیەکان موسەویە یعنی یەهودینە. ئەوانە بە ئەسڵی خۆیان یەهودینە و تەماشا دەکەین کە دێنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یانیش دێنە ئەناتۆلیا یەکەمین جار هیچ پەیوەندیەکیان لەگەڵ سونیەکان نییە. ئەوانە پەیوەندیان لەگەڵ عەلەوی و شیعەکان و بەکتاشیەکان و یعنی ئەو مەزهەبانەی کە نزیکن لە شیعەگەرایی شیعەکان لەگەڵ ئەواندا هەڵسوکەوتیان هەیە و خزمایەتیان هەیە و دۆستایەتیان هەیە و یارمەتی یەکتری دەدەن. کە دێنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتر دەبنە سونی. هۆکاری بوونە سونیش ئەوەیە کە وابزانم لە سەردەمی عەباسیەکاندایە ئیتر دەبێت لەو سەردەم بێ بە تەواوەتی تاکید نییە ئێستاکە دۆکیمنتەکانم لەبەردەستدانین و ماوەیەکی درێژە ئەوم خوێندوتەوە. یەکێک لە کوڕەکانی سەلجوق بە ناوی تۆڕۆڵ کە ئەویش ناوێکی یەهودیەکانە ناوێکی موسەویەکانە تۆڕۆڵ لە شەڕێکدا پشتگیری لە خەلیفەی موسڵمانان دەکە. ئیتر لە شەڕەکەدا سەر دەکەون خەلیفەش ڕزگار دەکەن. دوای ئەوە خەلیفە سیستەمێک ساز دەکە، سیستەمی خەلافەت و سیستەمی بەڕێوەبەرایەتی والی
خلافەت لە دەست خەلیفەدا دەبینێتەوە، بەڵام سیستەمی بەڕێوەبەرایەتی دەدەنا والی وە تووڕوول کوڕەکەی سەلجوقبەک دەکەنە والی ئەو سیستەمە. تەماشاکە لەو سەردەمەداییتر تەماشا دەکەین کە زۆرێک یعنی شتێکی نزیک لە سیکولاریزم و ینی جیاکردنەوەی دەسەڵاتی ئاین و دەوڵەت لەوێدا دەبینین. بەڵام لە سەردەمی نیزام و مڵکدا بێگومان ئاینی ئیسلامی سونی دەبێتە مەزهەبێکی دەسەڵاتی سەلجوقیەکانی تر و ئەمە دێتە ناو دەوڵەتی عوسمانی و بەردەوام شێوازی ژیانی سونە دەبێتە شێوازی ژیانێکی باڵادەست. ئەوانەی کە پەیڕەوی ئەوە ناکەن بە چاوێکی کەم سەیریان دەکرێت، بەردەوام لێیان دەدرێت، دەردەکرێن، باجیان لێ دەستێن، سەرانیان لێسن، وەکو هاوڵاتی پلە 3 و 4 تەماشایان دەکرێت. ئیتر هەموو ئەمانە لە دەوڵەتی سەلجوقیدا دەبین. مەبەستم لێرەدا چییە؟ هەموو ناسیۆنالیستێکی تورکی ئیسلامی شانازی بە مێژووی خۆی دەکات کە ئەوان لە مێژوودا موسڵمان بوونە، بەڵام بەر لە موسڵمان بوونیان ئەوانە یەهودی بووینە و ئەمانە زۆر جار لە ژێرناوی چی پێ دەڵێن ناکۆکی و منمنانێ لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلی ئێستا لە ڕاستیدا ڕەگەز پەرستایەتی دەکەن و هەر کەسێک کە لەوان نەبێ بە یەهودی لە قەڵەمی دەدەن کەچی بە خۆیان یەهودی بوونە. بۆ نمونە کاتێک کودەتاکراییتر لە سەرەتادا کەمال قەرزدار ئۆغڵووا دیارە تێنەگەیشت، کەوتە ناو گەمەکانی و یانیش ترسا، بەڵام لە دواییدا بڕە دەنجی خۆی هەڵبڕی، یعنی زانی کە کودەتایەکە بە شێوەیەک لە شێوەکان کۆنتڕۆڵ کراو بووە، پێشتر زانیویانە و حەزیان کردووە بکرێ بە شێوەیەکی کۆنتڕۆڵ کراو، لە دواییدا کردوتیانە دەرفەتێک بۆ ئەوەی دژمنەکانی خۆیان هەموو پاکتاو بکەن، حتا گەیشتە نزیکانی کەمال قەلوجدار ئۆغڵو ئینجا دەنجی لێ هەڵبڕی. کە دەنجی لێ هەڵبڕی یەکەمی قسە من کە لەو ئیبراهیم قەڕە گولەم گوێ لە بووە کەمال قەلوجدار ئۆغڵو یەهودیە، یعنی بزانە ئەما خۆی لە خۆیدا یعنی ئەگەر یەهودیش بێ وا دیارەکێشە نییە، بەڵام ئێمە باسی سیاسەتی مەزهەبگەرایی تورکیا دەکەین. یعنی تەماشاکە ئێستاکە ئەو ئیبراهیم قەڕەگولە لە تویتی دوێنەیدا بە ئاشکرا وەکووتم باس لە کودەتاکە ئەڵێ دەبێ کودەتا بکرێ. بۆ کودەتا بکرێ لەبەر ئەوەی دەیان هەوێ شەڕی نێوان سونی و عەلەوی و کورد و تورک گۆڕ بکەن بە قسەی خۆیان. لە کاتێکدا ئەمان لە ئارادانیە، یعنی کەمال قەلوجدار ئۆغڵو چی دەبێ، پێشتر چی بوو، لە ڕابردوودا چی دەبێ، ئەمەیان نازانین. من بەخۆم یەک لەو خۆش باوەڕانە نیم کە ئاک پارتی و یانیش ئەردۆغان دەسەڵات بەجێ دێڵی. بەڵێ ئاک پارتی وەکو هەموو ئیخوان موسلیمینەکانی جیهان دەدۆڕێنێ لەو هەڵبژاردنەدا. ڕەجەب تەیب ئەردۆغان دەدۆڕێنێ، بەڵام مانای ئەوە نییە ڕەجەب تەیب ئەردۆغان دەسەڵات بەجێ دێڵێ. ئەمانە دووشتی جیاوازن. وا دیارە دەبێ هەندێک عادیل بین، ئەوە بە تەنیا بۆ ئیسلامی سیاسی نییە، ئەمە بۆ کەسێکی وەکو بنیامین نەتەنیاهۆش ڕاستە کە ئێستا هەوڵ دەدا دەستوری ئیسرائیل بگۆڕێ لە بەرژەوەندی خۆیدا، چونکە کێسی گەندەڵی هەیە، کێسی دزی هەیە لە بەرامبەریدا. ئەردۆغانیش ئەمە دەکا و بە یارمەتی ڤلادیمیر پۆتین و بە یارمەتی چەتەکانی ناو دەوڵەتی تورکیا ئەمە دەکا. ئەمە یەک. ئەگەر ڕۆیشت گریمان ڕۆیشت ئەردۆغان نەیتوانی ئەمە بکە ڕۆیشت، ئایا دەوڵەتی تورکیا لە پڕەوە دەبێتە گوڵ و گوڵستان؟ نەخێر، چونکە ئێمە دەزانین ئەو دەوڵەتە هەم 500 ساڵی عوسمانی هەم 100 ساڵی کۆمەڵی تورکیای لەگەڵدانێ، دەوڵەتێکە کە بەردەوام کەسانی مافیا لە ناو دەوڵەتدا ماشروع کراون، وەکو کەسی دڵسۆز و نیشتیمان پەروەر سەیر دەکرێن و سەیر کراون.
ئەمە لە عوسمانیەکاندا هاتووە لە سەردەمی عوسمانیەکاندا کاتێک ڕاپەڕینێک دروستە بوو کۆمەڵێک چەتە و ڕێگر دەچوون ڕاپەڕینەکانیان ئیتر سەرکوت دەکردن لە بەرامبەر ئەوەدا دەوڵەت دەیگوت وەرن ئێمە دەتان پارێزین دزی و تاڵانی و ڕێگریەکانی خۆتان بەردەوام بکەن ئێستا کەش هەمان شت هەیە لە ژێرناوی شەڕی تیرۆر شەڕی پەکەکە یعنی شەڕی کورد لە ژێرناوی شەڕی ئەرمەنی لە ژێرناوی شەڕی یۆنان ئەم جۆرە کەسانە لەناو دەوڵەتدا هەنا بەڵام ئەمانە ڕێگرن دزن وەکو دزەکانی کوردستانی عراق کە هیچ پەیوەندیەکیان بە مافەکانی گەلی کورد بەرژەوەندی گەلی کورد کەسایەتی گەلی کورد مێژووی گەلی کورد دەوە نییە ئەوانە پەیوەندیان بە ڕێگری و بە دزی هەیە لە شاخ بن یان لە شار بن پێشتر پێشمەرگە بوو بن یان پێش دەرکە بوو بن هیچ فەرقێکیان نییە لە بۆ هەندێک خەڵک ناحەقی نییە کە جاشەکانی پێشوو زۆر زۆر لەوانە سادقتر و ڕازگۆتر دەزانی چونکە جاشی دەوڵەتی خۆیان بوونە و جاشایەتیەکە کەم لە بەرامبەر بەرژەوەندێکی زۆر گەورە بووە ئێستا کە جاشەکانی سەردەمی شاخ زیاتر لە جاشەکانی سەددام ویانیش پێشمەرگەکانی سەددام بڵین ئەچن سروشت و کۆمەڵگا و هەموو شتێکی گەلی کورد و کوردستان لەناو دەبن لەوێشدا وایە یعنی ئەمانە پەیوەندیەکیان بە مافی گەلی تورکیشەوەنی ئەمانە کۆمەڵێک دز و زەردە و ڕێگر و شەقاون و ئەمانە لەناو دەوڵەتدا جێگایان بۆتەوە و ئەمانە دیواری بەرلینی ئەمانە سنی گەراییە چۆن دیواری بەرلینی کوردایەتی سنی گەرایی نەقشبەندیە ئیوانیش عینی شتە هەر لە بۆ هەندێش تەماشا دەکەین خزمایەتی نێوان ناسیۆنالیزمی تورک و کوردایەتی لە 20 ساڵی ڕابردوودا زۆر زۆر زێدە ببوو هەر ئەوە ببوو کەوتە عەقلی ئەوان لە سەردەمی ڕیفراندۆمدا دەیانگوت ئەگەر دەوڵەتەکە ڕزگار بکەین ئاکپارتی ڕنگ بێ بە ئاشکرا پشگیریمان لێ نەکا بەڵام چاومان لێ پۆشێ یعنی ئەمە بوو وای لێ دەکرد چونکە لە ڕووی فکریەوە لە ڕووی کولتوریەوە زۆر 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 لێکتری نزیکن یعنی ئەوان ناسیۆنالیزمی سنی نەقش بەندین ئەوانش ناسیۆنالیزمی سنی نەقش بەندین یعنی فەرقیان چییە و کوردایەتیش لە بنچینەوە دەرسی یەکەمینی خۆی لە ئیتحاد التەڕەقی وەرگرتووە یعنی مەدرسە یەکەمینیەکانی ناسیۆنالیزمی تورکی وەرگرتووە با ئەو بابەتە تێپەڕین بینەوە سەر ئەو کودەتایی کە ئیبراهیم قەرەگوڵ یعنی یەکێک لە بەرپرسیارانی هەرە باڵای ڕۆژنامەیەکی ئەیدۆلۆژی و استراتیژی ئاک پارتی و ئیخوان موسلیمینی جیهانی داواتە یەنی شەفەق داوای کودەتا دەکات چونکە گوایە قلشدانۆغڵو دەیەوێ حکوومەتی کەمایەتیەکان دروست بکات حکوومەتی کەمایەتیەکان چێ سەرسەری مەبەستی حکوومەتی عەلەویەکانە ئەوانیش دەسەڵاتی عەلەویەکانە باشە کەواتە ئەو دەسەڵاتی تاوەکو ئێستا سنی بوو ئایا کەس گوتێتی ئەو دەسەڵاتە سنیەکە سوێراوە کەسێک وای گوتوبا چیتان پێدەگوت یعنی تەماشاکە بەردەوام دەکا ئەڵێ ئەو پیاوە ڕاوەستێن مەبەستی کەماڵ قەشداوی ئێ باشە چۆن ڕایوەستێن بیکوژن تیرۆری بکەن یان کودەتای لەسەر بکەن لە هەمووی گرنگتر ئەڵێ ڕاوەستاندنی قلشدار ئۆغڵ و پەیوەندی بە هەڵبژاردنەوە نییە و بە هەڵبژاردن ناکرێ کەواتە بەچی دەکرێت بە بڕنە و دۆشکا و جێرسە دەکرێت وانە ئەمە دیارە یانی لێرەدا دەبینین کە بەڕاستی لە ناو بەرەی ئیخوان موسلیمیندا بەرەی ئاک پارتی و فاشیزمی تورک ئیسلامدا پانیک و ترسێکی زۆر زۆر گەورە هەیە و نووسەرەکانیان لە سیاسەکان زیاتر ئەترسێن چونکە ئەوان تاوانبارن ئەو ئیبراهیم قەرەگوولە بۆ شەڕی ئەرمەنستان چی دەگوت چی دەکرد بۆ شەڕی عەفرین چی دەگوت چی دەکرد ئەمانە هەمویان تاوانبارن خۆی بەڕاستی ئەگەر دادگایەکە بێ دەبێ پێش ئەردۆغان ئەمانە ڕاکێشتە بەر دادگا و سەختەکاری سەختەچیتی ئیخوان موسلیمین لەوەدایە یعنی بەر لەوەی بێنە سەردەسەڵات
هەروەکو ئەوانەی ئێستای کوردستانی عراق نامەوێ ناوەکانیان بێنم کە لە ناو یەکێتیدان یان لە ناو پارتیدان بە تایبەتی لە ناو گۆڕاندان و ئەوانەی دەوروبەری هەردوو ئیسلامیەکە بەردەوام باس لە هەڵبژاردن و سەختەکاری و دەنگی ڕەسەن و مافی هەڵبژاردن و مافی دەنگدان دەکەن بەڵام کە ئایا هاتنە سەردەسەڵات دوای ئەوە خەڵک دەنجی پێنەدان چ دەکەن؟ باس لە مافی هەڵبژاردن و مافی دەنگدان و ڕێزگرتن لە مافی دەنگدان دەکەن یان وەکو ئەو ئیبراهیم قەرەگولە داوای کودەتا دەکەن یان وەکو ئەو ئەڵێن ئەم کارە بە هەڵبژاردن چارەسەر ناکرێت چونکە دەیانەوێت دەسەڵاتێکی عەلەوی دروست بکەن باشە بۆ دەسەڵاتی سونی مەشروع بۆ دەسەڵاتی عەلەوی غەیری مەشروع بێ یعنی بزانە سەختەکاری و سەختەچێتی ئیخوان موسلیمین چەند مەترسیدارە هەندێک برادری ئیسلامی سیاسی زۆر جار بە ئێمە دەڵێن ئێوە بێویژدانی دەکەن ئێمە وانین ئێوە وانین خۆ ڕەجەب تەیب ئەردۆغانیش لە سەرەتای 2000ەکاندا وەکو مەلایکەتێکی ئیسلامی سەیری دەکرا لە جیهان و لە ئەوروپادا ئیسلامی نەرمڕە و قاعیدە وەلا دەنێ ڕێنیسانس و ڕۆشنگەرایی لە فکری ئیسلامی سیاسیدا دروست دەکا دیموکراسیەتی حەقیقی دێنیتە ئاراوە و چەند قسەیەکی وای کرد چەند ئۆپەراسیۆن و چالاکیەکی واشی کردن حیزبوڵای تورکی حیزبوڵای کوردی ڕاسترە بڵێم لە ناوبرد بەڵام ئێستاکە لەگەڵ حیزبوڵای کوردی هاوپەیمانرە بۆ هەڵبژاردن کە بە پێی داتاکانی دەوڵەتی تورکیا بە پێی داتاکانی مەحکەمەی تورکیا تاوانبارە بە کوشتنی 3000 سڤیلی کورد ئێستاکە درێژە پێدەری حیزبوڵای کوردی واتە هودا پار هاوپەیمانی ڕەجەب تەیب ئەردۆغانە 4 ڕۆژ پێش ئێستا لە دیاربەکر بێکەوە قسەیان کرد ئەمەیان یەک پاشە ئەڵقاعیدە بڵاو دەکاتەوە تالیبان فکری تالیبان بڵاو دەکاتەوە بەڵام تەماشا دەکەن هەر ساڵی پار بوو ساڵی پار و پێرار بوو ڕەجەب تەیب ئەردۆغان گوتی ئێمە هیچ جیاوازیەکمان لەگەڵ ئەڵقاعیدە نییە ئێمە خزمیەکین ئێمە خزمی ئەیدۆلۆژی و لە باکووری سووریا و لە ئیدلیبیش کردداری دەوڵەتی تورکیا لەگەڵ درێژە پێدەرانی ڕێبازی ئەڵقاعیدە لەبەر چاوانە کەواتە چی ماوە بگوترێ ئایا حیزبی نەهضە حیزبێکی مەدەنی نەبوو تەنانەت لە پرۆگرامەکەیدا فەقی ئیسلامی نییە لە پرۆگرامی حیزبی نەهضەدا فەقه نییە یعنی لەسەر بنەمای شریعەت حکمکردن نییە بەڵام لە بۆ ئەوە کاریان کرد بەڵێ خەڵکی مەدەنی سیاسی مەدەنیان کوشتن بەڵێ ئەمە هەموو دیارە بڕۆن تەماشای راپۆرتەکانی ئەمنیستی ئینتەرناشنال و هومەن ڕایتس وۆچ بکەن بە بەڵگە هەمووی دیارە کە جەماعەتی غەنووشی چەند کەسیان لە تونس چەند سیاسیان کوشتووە من باس لە دیکتاتۆریەتی سعید قەیس ناکەم ئەوەش بەرەو سیکولاریزمێکی تونڕەومان دەبا من لەگەڵ ئەوەش دانی بەڵام باباسی لە ئەوە بکەین لە دەسەڵاتی ئەوان بکەین پاشان مرسی لە میسر یەکەمین کار چی بوو کە ویستی بکە ویستی دەستوری بنچینەی بکاتە دەستوری شەریعە باشە کردە دەستوری شەریعە جیاوازی چی لەگەڵ داعش خۆ داعش لەسەر بنچینی دەستوری شەریعە ئەو هەموو کەل لێی پەڕان باشە چی لە مەسیحیەکانی مسر دەکەن یعنی ئەمانە هەمویان کێشن بۆیە بەڕاستی ئەو ئەزمونەی هەڵبژاردننی تورکیا و ئەو پانیکەی ئیخوان موسلیمین ئەمە دەبێتە دەرسێک ئەمە دەبێتە دەواازەیەک بۆ ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ ڕێنیسانسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیوادارم لە هەڵبژاردن ئەنجامێکی ڕێکوپێکی هەبێ و بکرێ بە شێوەیەکی ئاشتیانە ئەو دەسەڵاتە ئالوگۆڕ بکرێ بەڵام لەمە گرنگتر و زیاتر ئەمەیە لە دوای هەڵبژاردن دەبێ خەباتی دیموکراسی بەردەوام بێ ئەگەرنا مەترسیەکان تاوەکو ئێستش لە ئارادا هەر بژی کاتێکی خۆش